هەر کات لە وڵاتانی جیهانی سیم و بەڕێزکارچوودا هەڵبژاردن هەبووە، وڵاتەکە لە باریکی نائاساییدا و بۆ جۆرە هەڕوودا و سیناریۆ هاتوۆتە ئاراوە بۆ کارتێکردنە سەر دەنگدەران. و تورکیا شیکەرەوان دەڕوانە تورکیا کە لە لیواری هەنگەونان بەرەو دیموکراسی و لەولاوە گەڕانەوە بەرەو فاشیزمە. ئاخۆ ئەو جۆرە بۆ چوونەوەی ناکردنە سەبارەت بە تورکیا دروستە؟ دکتۆر کامەران مەنتک مامۆستای زانستی ڕامیاری لە زانکۆی سەلاحەدین بەم جۆرە وەڵاماندا. بەڵێ بەبێ گومان جیهانگەرایی وای کردووە کەوا هەڵبژاردنەکان بە تەنها مەسەلەیەکی ناوخۆ نەبێ بەڵکو مەسەلەیەکی جیهانی بێ. ئێستا هەموو ڕووداوەکان لە هەر شوێنێک ڕوودەدەن جگەر لە حکوومەت و دەسەڵاتەکانی ناوخۆ کاریگەریان بەسەر هەڵبژاردنەوە دەبێت. ئینجا لە وڵاتێکی وەکو جیهانی سێم کە بەڕێز ئاماژەت پێکرد کە دەسەڵاتدارەکان خۆیان بنەماکانی دیموکراسی لە پێناومانەوەی خۆیان و لە پێناو حکومەتی تۆتالیتاری خۆیان بەکاردێنن دۆخەکە ئالۆسترە. هێرشە ئاسمانی و زەمینەکانی تورکیا بۆ سەر قەندیل و هەرێمی کوردستان، هەڕەشەکانی ئوردگان دژ بە ڕۆژاوە، پشتیوانیکردنی ئوردگان لە غەزە و بەرزایەکانی گۆلان و هەروە نواندنی خۆی وەکو پاریزەری ئیسلام تا چەند ئەمانە پەیوەندی بە هەڵبژاردنەکەەوە هەبووە؟ بەبێ گومان کاریگەریی نێگەتیفانەی لەسەر هەڵبژاردنەکان هەبووە بەداخەوە دیارە ئەو بانگەشانەی کەوا ئەردۆغان بۆی دەکرد تا ڕادەیەکی باش شەقامی کوردی چ لە باکووری کوردستان چ لە باشوورەوە زیاتر فری و داوە. بێگومان کاریگەریەکە لەسەر ڕۆژ ئەوە و لەسەر ڕۆژهەڵات کەمتر بۆ بەڵام لە باشوور و لە باکووری کوردستانەوە بینیمان لە ئەنجامی ئەو هەڵبژاردنە دیارە لە شارە کوردەکانیش توانیوێتی دزە بکاتە بۆ ناو دەنگدەری کورد و ڕێژەیەکی هێناوە کە من پێم وایە هێنانی ئەو ڕێژەیە بۆ دەسەڵاتێک کە بە ئاگر و ئاسن مامەڵەی لەگەڵ کورد کردیە کارێکی کارەسات ئامێزە بۆ نەتەوەی کورد. بۆ بردنەوە لەم هەڵبژاردنە لایەنە بەشداربووەکان تا چەند لە یەک تێگەیشت بوون و خوێندنەوەی باشان بۆ دەستی یەکە بوو؟ بە بۆچوونی من خوێندنەوەکان بۆ یەکتر تا ڕادەیەک تەندروست نەبوو لەسەر بنەمای ئایدۆلۆژیا بوو. بنەما ئایدۆلۆژیەکانیش دیارە هەمیشە وەکو کارتێک بەکاردەهێنرێن لە ململانەیە تەکتیکیەکاندا. ئەو ململانەیە کە ناوچەکەدا هەیە وەکو زۆر جارتر ئاماژەم پێکردو ململانەیە لەسەر بنەمای جیۆپۆلیتیک و لەسەر بنەمای استراتیژی لەسەر بنەمای زەوی. بۆیە هەوڵدان بۆ ڕێخستنی ململانەیەکە لەسەر بنەمای ئایدۆلۆژی من پێم وایە جۆرە لە یەک تێنەگەیشتنێکی دروست کرد بوو. نزیکبوونەوەی کورد زیاتر لە چەپەکان و دوورخستنەوە لە دوورکەوتنەوە لە خەتی ئاکپارتی وای کرد کە دوو شەپۆڵی بیرکردنەوەی جیاواسە بێتن، بیرکردنەوەیە کە پشت بە ڕەهەندە ئاینەکان دەبەستێتن لەگەڵ بیرکردنەوەیەک بە پێچەوانەی ئەو. دکتۆر چۆن دەڕوانە دەرەنجامی هەڵبژاردنەکان چ بردنەوەی جەهەپە لە شارە گەورەکانی تورکیا بە تایبەتی ئەنکارا و ئەستەمبول و هەروەها بردنەوەی هەدەف لە شارە کوردیەکان؟ بە جۆرەی کورد هەر لایەنێک لە لایەنەکان باتەوە بۆ کورد کارەساتە لەبەر ئەوەی ئەزمموی ڕابردووی کورد لەماوەی 100 ساڵی ڕابردوودا کورد لە باکووری کوردستان دیارە ئەزمموی جەهەپەشی تاقی کردوێتەوە کە ئێمە بینیمان کۆمەڵێک جینۆسایدی زۆر گەورە هەر لە شێخ سەعیدی پیرانەوە تا دەگاتە دەرسیم و تا دەگاتە کوشتارگەکانی بۆ دوای زەنجی جیهانی دووەم. بەنسبەت ئەردۆغانیش دەسەڵاتی بابڵێن ئەو ئاکپارتی ئێمە دەبینین کە لە ساڵی ڕابردوو لە 1 ساڵ بەردە ئێستا زیاتر لە پێش شاری کوردی وەران کرد و بە شێوەیەکی ڕاشکاوانە تەنانەت ناسنامەی کوردی بوون لە باکووری کوردستان دەسڕێتەوە. لەبەر ئەوە ئەو هێزانە هەمیشە ئەگەر ئەوە هەیە کە دژی کورد هاوپەیمانەتی دروست کرد وەک بینیمان. چۆن دەڕوان هاوپەیمانی نائاشکرای هەدەفە لەگەڵ جەهەپەیە لەم هەڵبژاردنە؟ بەڕاستی وەکو باسم کرد هاوپەیمانەتیشی تەکتیکیە دیارە بۆ ئەو قۆناغەیە هەوڵدانە بۆ بچووکردنەوەی ئەردۆغان. ئەوە لەلایەک لایەنێکی پۆزتیفانەیە هەیە لەبەر ئەوەی هەوڵ دەسەڵاتی تاکڕەوی لە تورکیا لاواز دەکات. بەڵام وەکو ئاماژەم پێکرد لە 2000دا لە ڕوانگە استراتیژیەکەەوە جەهەپە مێژوێشی تاڵی لەگەڵ کورد هەیە. ڕەنگە ئەگەر بێت و لە ئاکپارتی تونتر نەبوو بێ نەربتر نەبوو بەرامبەر مەسەلەی کورد. دیارە دەنگەکان لە شارە کوردیەکان لە نێوان هەدەپە و ئاکەپەدا دابەشکرا بوو. دوێنێ کچە کوردێک لەوان وتی من کوردم و دەنگ بە کورد دەدام. بۆ کوردێک لەو بارودۆخەدا دەبی دەنگ بە ئاکەپە بدات؟ لەبەر ئەوەی دیارە شەپۆڵ ئاینیەکان کاریگەری ئاینی ئایدۆلۆژیای ئاینی کاریگەری زیاتر بۆ بەداخەوە لەسەر تاچی کورد. وەکو باسم کردنەک بەتەنها لە باکووری کوردستان لە باشووری کوردستانیش زۆر دەنگ هەن کە بانگەشە بۆ ئاکپارتی دەکەن. دیارە لە دنیا وەروایە ئاین زیاتر کاریگەری لە ئایدۆلۆژیەکانی تر هەیە. بۆیە من پێم وایە کورد دەبێ لەو هەڵبژاردنانە دەرسێک وەرگرێ بۆ ئەوەی لە هەڵبژاردنەکانی داهاتوو یا لە بواری سیاسەتکردن لە داهاتوودا ئەو هێڵە ئاینیە فرامۆژ نەکات. دکتۆر کامەران مەنتک مامۆستای زانستە ڕامیاریەکان لە زانکۆی سەلاحەدین زۆر سپاس. زۆر سپاس.